ئەچین لای تۆرە میواری کورسات مەگەزین و باس لە ئەو داتا و ئامارانەکەین کە لە دوای شەشەمین پێشانگای نێودەوڵەتی کتێب لە شاری سلێمانی ڕاگەیەنران کە بێگومان ئامارەکان دڵخۆشکەرن دەبەرەوەی کە لە ماوەی ئەو 11 ڕۆژەیە نزیکەی 9 ملیۆن کەس سەردانی پێشانگەکەیان کردووە و کتێبەکانیش لە 48.4 فرۆشراون کە ڕێژەکە نزیکەی 4 ملیۆن کتێبەکە توانراوە لەلایەن سەردانی کەرانەوە بکڕێن و هەر کەسێکیش لەنێو پێشانگەکە بتوانێت بە خواستی خۆی کتێبی دڵخوازی خۆی بەردەست بخات و بتوانێت بیکڕێت. گفتوگۆکەم لەسەر بابەتێکی گرنگە مێوارێ ئەویش چۆن بتوانین ئێمە بە شێوازێکی دروست ئەو کتێبەی کە گرنگە بتوانین بخوێنینەوە و هەروەها ئایا پێشانگەکان و ناوەندەکانیش تا چەند کاریگەریان لەسەر هەڵبژاردننی کتێب هەیە بۆ خوێنەر بە تایبەتیش بۆ خوێنەر و گەنجانی ئێستا. گفتوگۆکەم لەسەر تەواوی بابەتەکە بە میوانداری هەریەک لە بەڕێزان کاکەریوان سیوێلی کە بەڕێزان بەڕێوەبەری چاپ و بڵاوکردنەوەی سلێمانی وارووا خات و گوڵان نێروان بەڕێوەبەری بازار سازی پێشانگای نێودەوڵەتی کتێبە. سڵاوتان لەبێ زۆر بەخێر هاتن. زۆر سپاس بۆ ئێوە. ئامارەکانم وت تەواو وتم تقریبا وایە تقریبا چی زیای هەیە کاگەریوان لە ڕاستیە پێم وایە ئەم داتانە چەند جار دووبارە کراوەتەوە لە خولی ئەم ساڵە خولی شەشەمی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب تقریبا لەسەر و 200 ناوەندەوە ناوەندی دەستگا و ناوەندی چاپ وڵاتنەوە بەشداریان کردووە. ئەمانە بەشێکیان ناوخۆین بەشێکیان لە وڵاتانی دەوروبەر و وڵاتانی دەرەوە هاتبوون. بە پێ ئەو داتانەیە کە هەبوو نزیکی 40,000 ناونیشانی جیاواز لە ناو پێشانگای نمایش کرابوو. تقریبا 2,000 ناونیشانیان نوێ بوون کە پێشتر لە خولەکانی پێشوە ئەم ناونیشانە لە ناوەندەکان هێنابوون نمایشیان نەکردبوون. ئەوەی جێگەی دڵخۆشیە لەو کتێبانە کە هێنرا بوو تقریبا 9 ملیۆن کتێب لە 48.4 ئەو کتێبانە فرۆشراوە. ئەم داتایمان چۆن دەستکەوتووە دیارە هەمووکو دەستگای چاپ پەخشی ئەتڵەس کارێکیان کرد لەوێ فۆرمێکیان بەسەر ناوەندەکان دابەش کرد. هەموو ئەو ناوەندانە نسبەی فرۆشی خۆیان لەو فۆرمەیە بڵێن نووسی بەوە هەموو داتەکان کۆکرایەوە زانرا کە نسبەیەکی زۆر کتێب فرۆشراوە. ئەمە جێگەی دڵخۆشیە لەگەڵ ئەوەی کە قەیرانی دارایی هەیە کە کاریگەری زۆر خراپی لەسەر گوزەرانی خەڵکو و لەسەر گیرفانی خوێنەر و لەسەر گیرفانی خوێندکار هەیە. بەڵام لەگەڵ هەموو ئەوانەیشان ژمارەیەکی زۆر خەڵک سەردانی کرد و ژمارەیەکی باشش کتێب فرۆشراوە کە پێم وایە ئەم خولە لە چا خولەکانی ترا ڕەنگە کتێب زۆرتر فرۆشرا بێت. لەوەش جێگەی ئەوەی کە زۆر جێگەی خۆشحاڵی ئەم بوو گەنجێکی زۆر ڕووکەوتە پێشانگاکە. کامە جێگەی خۆشحاڵیە هەمیشە ئەواڵن ئەڵێن لە کۆمەلگای ئێمە کە گەنج ناخوێنێتەوە گەنج دوورە لە هەموو شتێک و بەڵام لەم خولەدا ژمارەیەکی زۆر لە گەنجان لە خوێندکاران بەڵێ ژمارەیەکی زۆر لە بەتایبەتی خوێندکاران سەردانی پێشانگایان کردووە و نسبەیەکی باشش کتێب فرۆشراوە. حتمما ئەو کتێبانە فرۆشراوە بۆوانەی کە سەردانیان کردووە. خات و گوڵان لە ئەگەر سلێمانی بە نمونە بهێنمەوە ناوەندی چاپ و بڵاوکردنەوە زۆرن ماشەڵڵا ئەنجا شوێنی کتێب فرۆشتنیژە جادی پیرەمێرد هەمومان نەزانین کە هەندێک سەرچاوی لێ بەڕاستی ئەگەر کاگەریوان زۆریش بگەڕێی کۆمەڵە کەسایەتی هەنەڵێن خەمە نەبێ ئەگەر هەر نەش بوو هەر بۆت پیاکەین ئەمانەشمان هەیە بەس بۆ کە پێشانگایکی نێودەوڵەتی ئەکرێتەوە بەم شێوە قەرەباڵغ و چڕە گەنجان بە تایبەت بە دوای سەرچاوەکان ئاگەڕێن. ئەنی ئەو شتە چییە کە لە پێشانگایە هەیە لە نێو ناوەندێکی بڵاوکردنەوەیان بڵێم ئەگەر ناوەندەکانی فرۆشتنی جادی مولویش بە نمونە بێنمە لێرە ڕێزم بۆ هەمویان هەیە بۆ بەو شێوەیە نییە. خۆی پێشانگا کۆکەرەوەی هەموو ناوەند و دەستگاکانە بەیەکەوە. جا پێشانگایەکە لە ئاستێکی نێودەوڵەتی شابێ ئەتوان بڵم ئێمە بۆ ئەم خولە لە 12 وڵاتەوە ناوەند و دەستگامان هێناوە کە بەشداری پێشانگایان کردو. تۆ بیر بکەرەوە لەوەی کە لە 12 وڵاتی جیاوازەوە ناوەند و دەستگا بە سەرچاوی جیاواز بێن لە پێشانگایەکە وەکو لە شاری سلێمانی بەشداری بکەن ئەبێت چۆنە سەرچاوی جیاواز لەم پێشانگایە دەست بکەوێت. باسێوت کرد بۆ نمونە لە جادی پیرەمێرد کە زۆربەی کتێب فرۆشەکان نەوێن ئەوانە کتێبخانن باشە زۆربیان ناوەند و دەستگای بڵاوکردنەوە نین. ئەو شوێنانەی لە پێشانگایە بەشداریەکەن بە شێوەیەکی گشتی لە هەموو پێشانگە نێودەوڵەتیەکانی کتێب لە هەموو دنیاە زیاتر ناوەند و دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە واتە سەرچاوی سەرەکی کتێبەکەن. ئەو شوێنەی کە کتێبەکەی لێ چاپەکرێ
و مافی سپاردنی وەرگرتووە بۆیە پێشانگای نێودەوڵەتی زۆرترین سەرچاوی تیادەسەکەی و کۆکەرەوەی هەمویانە گەنجێک خوێنکارێک خوێنەرێک لە ناوهۆڵی پێشانگای زۆر باسانیەتوانە بە چەند کاتژمێرێک زۆرترین سەرچاوی ڕاستە ئەوەش هەیە باشە زۆر جارەڵێن گەنجانی ئێمە ئێستا سەرقاڵی زۆر تۆڕە کۆمەڵایەتیەکانن تەنانەت نە ئیشەکەن نە ژیانیان ماوە هەر دایکان و باوکان کا گەریوان خۆیان وەنیە زۆر گلیان لەم بابەتە هەیە ئەی ماشەڵڵا 4 ملیۆن کتێب تەنها کەسانی بەتەمەن کڕیان لەناو پێشانگاکەیاوەنەی کە ئێوە ئاگادار بوون ئەگەر هەردووکتان بە بەڕێز دۆک و بەڕێوەبەری چاوپڵاوکردنەوەی سلێمانی و بەڕێشتان وەکو بەڕێوەبەری بازارسازی پێشانگاکە ئەگەر دوو وەڵامی جیاوازم بنەوە خۆشحاڵە بووم لە ڕاستیە لە ڕابردوودا سەرچاوی زانست و زانیاری خوێنەر هەر کتێب و گۆڤارەکان بوویان لەگەڵ ڕۆژنامەکانە لە ڕابردوو ئەو کاتە هەم ژمارەی دانیشتوان کەمتر بوو هەم ژمارەی خوێنەرانیش کەمتر بوو ئێستا ژمارەی دانیشتوان زۆر زیاترە میدیا بە هەموو ژانرەکان زۆر پێشکەوتووە فعلا کاریگەری هەیە بە تایبەتی تۆڕە کۆمەڵایەتەکان ڕەنگە خۆمان و مناڵەکان من قزم کە سوکار زۆرینەی کات سەرقاڵ بین بە مۆبایلەکەمانەوە حتمن لە مۆبایلەکانمانە لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەخوێنینەوە بەڵام لەگەڵ هەموو ئەوانشا پێم وایە خوێندنەوەی کتێب تاموچێژی خۆی لە دەست نەداوە بە تایبەتی لە هەموو خوێندنگەکاندا سەرچاوی زانست و زانیاری هەر کتێبە بۆیە تۆ ناتوانانی هەروە بە ئاسانی کتێب خەیتە ئەولاوە باشە ئەگە کتێب بڵێن نسبەی خوێندنەوەی کتێب کەم بووە بۆ بە بەردەوامی لە هەموو وڵاتانی دنیا پێشانگای کتێبەکرێتەوە لە وڵاتێکی وەکو ئەڵمانە ساڵانە گەورەترین پێشانگای کتێب ئەکرێتەوە لەسەر ئاسی هەموو جیهان کە لە هەموو وڵاتانی دنیا و خەڵکی و لێکتمان کتێبەکانیان نمایشەکەن بۆیە ئەوە نسبیە فعلا ژمارەیەکی زۆر لە گەنجان ڕەنگە سەرقاڵی ئەوە بن کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە شت بخوێنەوە بەڕای من ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەستیانەکەی شتی جددی نییە ئەوەی کە خوێنەری جددی بێ زۆرتر پەنا ئەبا بۆ خوێندنەوەی کتێب بەڕای من خۆشم تا ئێستا ڕاستە متابعی تۆڕە کۆمەڵایەتەکانەکەم ڕەنگە کتێبی ئەلکترۆنی لە ناو مۆبایلەکەمان سەرکەم بەڵام ئەوەی کە چێژی لێ بینم ئەو کتێبەیە کە لەمسیەکەن کە بەدەستمەوەیە بۆیە فعلا هەندێشت بڵاو بووە گەتوان خوێندنەوەی کتێب لە کەمیە بەڵام ئەوە ئاماژەیە بووی کە خیانی فرۆشتنی 4 ملیۆن کتێب لە ماوەی 11 ڕۆژە لەم دۆخە ئابوووریە سەختەیە ئاماژەیەکی ڕوونە کە تا ئێستش خوێنەری کتێب هەرماوە ڕەنگە ئەوە شێ ئەڵەن ژمارێک لەو کەسانی کە دێن لەوێ کتێبەکانە کڕن ڕەنگە هەر بۆ جوانی بیان خانە کتێبخانەکانیانەوە بەڕای من ئەوەش خۆی جوانێکی تایە کەسێک بێ لەوێ ئەگەر ژمارەیە کتێب کڕێن بیباتەوە لە ماڵەوە بیکاتە کتێبخانەکەیەوە ڕۆژی ئەگەر ئیشە لە مناڵەکانیشی دەستخاتە ناو کتێبخانەکە و کتێبێت و کتێبی لێ دەربێن بیخوێنێتەوە بۆ من گرنگە باشتر لەوەی کە ناو ماڵەکان بەنە کتێبخانە نەبێ بۆیە من هەمیشە داوام کردووە هەموو ئەو ماڵانی کە خوێنەواری تایە هەوڵ بن ئەگە کتێبخانێکی بچکۆلانش بن ناو ماڵەکانە با کتێبخانەیەکیان هەبێ ڕۆژی ئیشی لە مناڵەکانە دەست با بۆ کتێبێک بخوێنێتەوە یان خۆی ڕەنگە لە فەراغەکان لە کاتێکە کە ڕەنگە مشکی ماندوو بێت دەست باتە ئیشی لە کتێبەکانی بخوێنتەوە هەندێک زانیاری ئاەتێ لەبەرەوە بەڕای من خوێنەری کتێب تا ئەسش ماوە بە تایبەتی خوێنەری جدی ئێمە لە ڕابردوو کاتی خوێندکاری زانکۆ بووین بەڕاستی لە وڵاتانی دەور و بەرەوە سەرچاومان ئەمانەر بۆ میسر بۆ لوبنان لەو شوێنەوە بە ئەگەر هەش بواە بەعنی بە ماوەیەکی زۆر تا کتێبەکانمان بەدەست دەگەشت ئێستا ئەو هەموو ناوەند دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کە لە ناو خۆمانە هەیە بێزگەلەوە ببنی ئەو پێشانگایی کە بە تایبەتی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی لە وڵاتانی دەوروبەر لە وڵاتانی جیهانەوە ئەو هەموو ناوەندە دێن لەوەش جێگەی خۆشحاڵیتر ئەوەیە کە لەم پێشانگایە زۆرترین کتێبی کوردی فرۆشراوە کە ئەو بۆ من جێگەی خۆشحاڵیە ئەگە بیری بێ ئەوڕۆژ لەگەڵ مامۆستا ساڵح بێچارە بوو بە گفتوگۆمان لەسەرەوەی کە مۆزوعی زمانی کوردیەوەوانە خوێنەری دووەم بڵێن کتێبی ئینگلیزیە ئەمە جێگەی خۆشحاڵیە کە لە دوای خوێندنەوەی کتێبی کوردی کتێبی ئینگلیزیە کە ئەمەش بەڕای من ئاشنابوونی خەڵکی ئێرەیە کە بە شارستانەتی ئەوروپا و بە هەموو ئەو عقلێتی ئەوروپا و فکری ئەوروپا بۆیە بەڕای من کتێب تا ئێستا تاموچێژی خۆی هەیە خوێنەری خۆی هەیە خوێنەری جدیش کتێبە خوێنێتەوە ڕاست خات و گوڵان شتێکی جیاوازە هەبوو لە ماوە قسەکانی مامۆستاریوە گرنگەکانی پێشانگایە بەڕاستی خوێنەری جددی لە هەر کاتێکی ترابێ هەر خوێنێتەوە ینی پێشانگا هەبێت یا خود نەبێت هەر کتێبە خوێنێتەوە ئەوەی زۆر گرنگە پێشانگاوە لە خەڵکی ترەکا بخوێنێتەوە وا لە گەنجی ترەکا بخوێنێتەوە ینی وەکو کەشێکی تۆبینی خێزانی وەکو کەشێکی ڕۆشنبیری سەردانی پێشانگاکە
لەوێ ئەم هەموو سەرچاوە جیاوازابینێ زۆر کەم سەردانی کارمانەیە ئەگەر کتێبێکی کڕیبێ بە دڵنیای دوان وسییان و چواری کڕیوە و کتێبی شتێکە خۆ بەسەر ناچێت کەوتە سەردانیکەران 9 ملیۆنن بەڵام بڵین فرۆشتنی کتێبەکان 4 ملیۆنن ینی ڕێک 4 ئەوەندە وەکوتم ینی زۆر ئەوەندە نا 8 ئەوەندە کەم سەردانی کار هەیە کە کتێبی کڕیبێ ینی جیا لە خوێنەرە جددیەکە ئەو سەردانی کارە ئاساییانی کە سەردانی پێشانگاکەن ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە کە لەوێ کتێبە کڕن و کتێبە بەناو ماڵەکانیان و خۆیان نەخوێننەوە مناڵەکانیان نەخوێننەوە خۆگەردە کتێبیشی کڕیبێ زۆر گرنگە دوو کتێبی بخوێنێتەوە ڕاستە بێک لە درێژای ساڵەکە چەند لەم کتێبانە خوێنێتەوە ئەمە زۆر مهمە و جیاواز لەوە تۆ بینی بە درێژایی 11 ڕۆژ هەمووی عەلام باز لەم چالاکیەکە هەموو چالاکی سەقافیە لە پێشانگای ئەنجام مەدرێ یعنی وا لە خەڵکەکە بخوێنێتەوە یعنی باز لە گرنگی کتێب گرنگی خوێندنەوە ئەنواع چالاکی تێ ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە بەڕاستی باشە لەگەڵەوەی کە بەشێکی زۆر لە سەردانیکەران جگەلەوەی کە کەسانی ئاسایی بوون من وەکو خۆم ماوەی ئەو چەند ڕۆژەی کە هاتم سەردانیم کرد و بەرنامەمان لەوێ ئامادە کرد کاگەریوان کەسانی زۆر زۆر بەتەمەن مەبینی ئەنی هەندێکیان زەڕەبینیان پێ بوو هەندێکیان عینەکەکانیان هێنایە خوارەوە سەیری ناونیشانەکانیانە کرد ئەمە ئەو کەسانن کە لەوانەیە ماوەی درێژایی تەمەنی 75 ساڵیان هەر بە خوێندنەوەی کتێبەوە بەسەر بردبێ بەڵام لەگەڵەوەشە خوێندکاری خوێندنگەکارم ئەبینی بە پەلەپەل ئەڕۆیشت ئەیود لەو ناوەندە لەوانەیە کتێبەکەمان دەستکەوێ بەخوال ئەو یەکێکیانی ود نە لەوێ نییە وەربابچین بۆ ناوەندی تریانی ئەوەنە بە بڵێم بە تامەزرۆییەوە ئەگەڕان بۆ ئەو سەرچاوانە ئەکرێ بڵین کە خوێندکاری ئێستاش تەنها تامەزرۆی با بڵێم کتێب و دەرسی مەکتەبەکەی نییە بەڵکو حەز ئاکات ئاگایی لە بەشێک لەو پێش هاتانە بێکە لە چواردەوری وڵاتەکەی خۆشی ئەگوزارێت هەر ئەوەی کەی بینی بە ڕێژەی دووەم زمانی ئینگلیزی کتێبی زمانی ئینگلیزی فرۆشراوە ئەمە دەرخەری ئەو ڕاستەیە کە بەڕاستی خوێندکاری ئێستا و مناڵی ئێستا و گەنجی ئێستا زۆر زیرەکە ینی زۆر پێویستی بە زانیاری زیاترە یعنی هەر بەو زانیاری کە لە قوتابخانە خوێندنگەکەی وەریگرێ یعنی ئەمە کافی نییە بۆی پڕ نابێ بەمە پێویستی بە زانیاری ترە ینی زۆرترین فرۆشیە منە دوای زمانی کوردی بۆ پێی زمانی دایکە و زۆربەی خەڵکی ئێرە دانیشتوانی ئێرەمی کووردە کورد زمانە بۆیە فرۆشی یەکەم کتێبی کوردیە بەڵام دوای ئەوە ئینگلیزیە ینی ئەمە ئەدەبیاتی وڵاتانی تر ئەم کتێبانی بە زمانی ئینگلیزی نووسراون خۆم هەمووی لە دەروی کوردستانن یعنی بۆیە خوێندکاری ئەمە ئەتوان بڵم زۆر زیرەکە وەجیلێکی زۆر ڕۆشنبیرن ڕۆشنفکرن ڕاستە لایەنێ ڕۆی کە تۆڕی کۆمەڵایەتی کۆنتترۆلی زۆر بێوانی کردو بەڵام لەگەڵەوەشە کووتمانەوە لە دوای سەرچاوی جیاواز ئاگەڕن و لە پێشانگای زۆر باش دەتوانمە بدۆزنەوەمە ئەوەم بیرکەوتەوەی کە لەوانی کە کردومانە بۆ ئاسانکاری خوێنەر سەردانیکەر خوێندکار هەر کەسێک هاتۆتە پێشانگا ئێمە تیمێکی تایبەتمانداناوە بە ناوی لێم بپرسە یعنی لە یەکەم خولێکی پێشانگا تا کۆتا خولێکی پێشانگا لەوێ ناوی هەموو ناوەند و دەستگاکان و هەموو ئەو کتێبانەی لە ناو پێشانگای هەیە ئەوان لە بەردەستیانەیە ئەگەر خوێندکارێک بێت و بۆ شتێکی دیاریکراو بۆ کتێبێکی دیاریکراو گەڕابێت ئەتوانێت بە یەک پرسیارێک سەر دۆزی بێتەوە لە چ ناوەندێ دەستیەکەوێت ڕاستە کەشەکەی کەشێکی جیاوازیشە هەرکە هاتی لە ژوورەوە ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تریش ماڵی هەمووانە هەموو چین و توێژێک بە هەموو فکر و ئایدۆلۆژیایەکی جیاواز لەو پەڕی چەپتا و پەڕی ڕاست سەردانی کرد ڕاستە کە هاتی تە ژوورشەوە ناوەندەکان کەمێک جیاتر بوون لە یەکتری و ماوەی با بڵێن پیاسەکردن و زۆر فراوانتریش بوو اینجا خۆ چەند کتێبە کڕی لەوێ کاکەریوە والله تقريبا من 6 كتاب كريم من ميكا بالرياضي راكان شاف الله كنا باساني دسم بكتابك راسا بتابتي كتاباني كتاب كرين زربي كاد نسلكان نسخم بو انيرن مخوش ببردام لما المال كتابخانه زو غورم هي هلا قاعد يسر خانو كم جولي غورو تايبت دانا ابوك هم كتاب ل 80 مناليم وحد كتاب هي من زول من نالي بخنا هم ما هیچ کتابێکم نەفوتانەوە زۆر زیاتر بە چ زمانێکن والله بزۆرتر کوردی و عەرەبی زۆرتر بەوە ئەمە یەکشی تر لەسەر پێشانگاکە باسکەم فەرموو بێزگەلەوەی کە پێشانگا ژمارەی زۆر کتێبی لێ نمایش کراوە ژمارەی زۆر کەسایەتی سیاسی کەسایەتی کۆمەڵایەتی نووسەری دیار ئەمانە هەموو سەردانی ئەو پێشانگایان کردووە ئەتوانم بڵێم پیشاندانی ئەمانە لە میدیاکانەوە کاریگەری هەبوو لەسەرەوەی کە ژمارەی زۆر هەڵڕووکاتە پێشانگاکە کۆمەڵێک کەسایەتی دیار کە هاتوون لەوێ ماوەی تیای بە ڕۆژانە لەوێ بوون
ئەن تەماسە لەگەڵ خەڵکە بۆ قسان بۆ خەڵک کردووە کتێبەکانی خوان بە ئیمزایان خوان داوە بە بەشێکی خەڵک ویستم ئەوە بڵێ مامۆستا فەرهاد پیرباڵ بوو مامۆستا تەڵعات تایر بوو هەندێکیان لە ڕێی ناوەندەکانەوە خۆیان کە و بەشێک لە نووسینەکانیان نووسەرەکان ئەگەر کۆمنتە بن بەشێک لە نووسەرەکانم ساڵەمە حاڵەتێکی جیاواز بوو لەم خولای هەمان بوو بە نمونەی دکتۆر فەرهاد پیرباڵ یعنی هەموو نووسینەکانی خۆی هێناوەتە ناو پێشانگا لەگەڵ ناوەندێکا بەشداری نەکردو بەڵکو خۆی شوێنێک ژوورێک شوێنێک تایبەتی هەیە و خۆی بەردەوام لەوێ ئامادە و ئیمزا لەسەر کتێبەکانی گفتوگۆی لەگەڵ خوێنەر لەگەڵ سەردانی کارەکەگر شوێنەگە دکتۆر فەرهاد ئەمانە کاریگەری هەیە لەسەر هاتنی با بڵێم خوێنەر بۆ نێو تۆ پێشانگا دقت بێ ئەو خوێن ژمارەی زۆر بە تایبەتی گەنجان سەردانی دکتۆر فەرهاد و باکە ناومان کاک تەڵعات تاهیر و ئەوانە هەمووی ڤیدیۆی کورتکورتیان هێوردیان لە میهانێ لە میدیاکان کە چاو پێکەوتنیان لەگەڵا کردووە ئەنی شتی کورت بووە بە ترێندی سۆشیال میدیا پەیامی کورتکورتیایە بە شێوەیەک ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانی گرتووەتەوە ئەچێتە هەموو ماڵێکەوە ئەچێتە ناو موبایلی هەموو کەسێکەوە ئەمەش کاریگەری هەیە کە خەڵکە ئەما بینێ بنمونە ئەو کەسیاتیان لەوێن ئەبێ بە هاندەرێ بووی تیاتی خەڵکی تیا بووە لە ڕۆژی ئەخیرا هاتووە ئەنی ئەوانش کاریگەری هەیە ئەمە یەکشی تریش بڵێم ناو پێشانگا ئەم ساڵ دڵگیرتر و جوانتر بوو لە چاو ساڵی ڕابردووە بە تەمسیر لەگەڵ کۆمپانیای دزگای چاپ و پەخشی ئەتلەس هەوڵمەندا کە ڕاڕەوەکان فراوانتر بکەین لەو ڕەنگی شوێنەکان هەندێک گۆڕانکاری بەسەر هاتبووە فراوانبوونی ئەو ڕێڕەوانە و زۆر دڵگیرتر بوو ڕاستی بێڵم ئەم ساڵ و هەروەها ناونانی ڕێڕەوەکان بە ناوی کۆمەڵێک کەسایەتی بە تایبەتی کەسایەتی ڕۆشنبیر و ئەدیبی گەورە ئەوانە لە هەموو پارچەکانی کوردستان و شارەکانی هەرێم ئەوەش بەشی خۆجێگەی خۆشحاڵی خەڵک بوو ئەوە تقریبا کە تۆڵی کە ئاهاتە ناوە دڵگیر بوو ینی ئەو تەقسە بوو کە من هەمیشە وتمە تەقسی پێشانگا تەقسێکی زۆر خۆشە یەی لەوێ بێتاقەت نابی سعاتێ خەڵکە بۆ 3 ساعت 4 ساعت لەوێ بەردەوامی لەو مەساحەیە گەڕێ هەر تێر نابێ ئەو هەموو ناونیشانە جیاوازە سەرنج ڕاکێشێ ئەنی تۆ بەس ناونیشانی کتێب خوێنیتەوە یەک دنیاشت فێرەبی من خۆم هەندێک ناونیشان وا سەرنجی ڕاکێشاوم پرسیاری لای دروست کردوم لەبەرەوە تەقسێکی تایبەتی هەبوو پێشانگا دەستکەوتێکی گەورەیە بۆ شارەکەم زۆر باشە لە ئێستەوە پلانی ساڵێکی تر بۆ پێشانگا دائنێن یان جارێ بەڵێ ئەمە پێشتری ژووتمانانی پێشانگای ناودەوڵەتی کتێب زنجیرەیەکی لەکدانە بڕاوەتە لە دوای تەوابوونی خولی ئەم ساڵمان ڕاستەوخۆ دەسەکەن بە ئامادەسازی بۆ خولی داهاتوومان لە ساڵی داهاتووە و سوود لەو ڕاپرسیانە وەرەگرین مەڕاستی ئەمە دوو جۆر ڕاپرسیمان هەبوو وەکو دەستگای چاپ و پەخشی ئەتلەس ڕاپرسیەک بۆ بەشدار بووان ئەو ناوەندوو دەستگایانەی بەشداریان کردو زۆرترین پرسیاری تایە و زۆر بە ڕوونی و بە شەفافی کۆمنتی خۆیانیاوە وتوانم بە خۆشحاڵی بڵێم 90 بەشداربووان زۆر ڕازین لە کۆی پرۆسەکە و کۆی پێشانگا و ڕاپرسێکی ترمان هەیە بۆ سەردانی کارە ینی سەردانی کارێکێتە پێشانگا بزانین چ کۆمنتێکی هەیە لەسەر پێشانگا ئەمەش کۆمەڵە پرسیاری زۆرە وستافی کتێبەتمان هەموو بە درێژای هەر 11 ڕۆژی پێشانگا لە ڕۆژە جیاوازەکانە ڕاپرسی لە خەڵک وەرگرتووە خەڵکی یاسایی کە سەردانی کردووە بزانین کۆمنتی چی یەکەم شدێمە سوود لەم ڕاپرسیانە وەرەگرین دیارە هەر هیچ کارێک بێکەم و کورتی نابێت بە تایبەت کارێکی ئاوا گەورە و پێشانگایەکی ئاوا لە شاری سلێمانی کە توان بڵم لەسەر ئاستی عراق و ڕەنگە ڕۆژەڵاتی ناوەڕاستی یەکێک لە دیارترین و گەورەترین و قەرەباڵغترین پێشانگاکان بێ تۆ گەر بزانین ڕۆژی هەینی ینی ڕژەی سەردانی کار کاگەریوان سەردانی کارێکی بێشومار بوو ئەم حاڵەتە لە کەمترین پێشانگای شوێنەکانی ترابینی لە یەک ڕۆژی دیاریکراوە ئەم هەموو سەردانی کارە سەردانی پێشانگا بکە بۆ ئێمە زۆر بەلامانەوە گرنگ کە بزانین کۆمنتی خەڵک و کاردانەوەی خەڵک بۆ پێشانگا چی بووە سوود لەو تێبینیانە وەرەگرین سوپاس بۆ هەرێک لا بەڕێزان کاگەریوان سیوەیلی بەڕێوەبەری چاپ و بڵاوکردنەوەی سلێمانی و خاچ و گوڵانی ڕوان بەڕێوەبەری بازار سازی پێشانگای نێودەوڵەتی کتێبکە لەم بەشەی کورسات مەگەزین لەگەڵ مابووین دووبارە بەخێر هاتن بۆ هیواین کە ساڵی ئایندا خەڵک موچەی وەرگرت بێت و بتوانێت نەک تەنها 4 ملیۆن فرۆش بەڵکو بتوانین 2 ئەوەندە و 3 ئەوەندەش جارێکی تر خوێنەر لەگەڵ کتێب و لەگەڵ خوێندنەوەی ئاشکەینەوە و سوپاس بۆ ئێوە و سوپاس بۆ هەوڵەکانتان دووبارە بەخێر هاتن سوپاس بۆ میدیاکانیش کە ئەم ساڵ ڕووماڵێکی زۆر باشی پێشانگایان کرد ئەرکی خۆمانەوە ئێمە هەموو ساڵەکە بێگومان کارمان لەسەر کردو و ئەگەر هەتاوەکو بشتوانین هەموو ساڵەکە کاری لەسەرەکەین دووبارە سوپاس بۆ ئێوە بەخێر هاتن